دەمەوێت لەسەر بابەتێکی تر پرسیارێکی تر لێ بکەم. بارینخان بێگومان چەند ساڵێک پێش ساڵ لە قۆناغێکی تر بوو، ئەم ساڵ لە قۆناغێکی تراوە چەند ساڵی داهاتوو لە قۆناغی تر دەبێ. دەمەوێت ئەوە لێ بپرسم ئایا بەپێی قۆناغەکەی خۆی پەروەردەی دەکەی و فێری دەکەی یان لەسەر هەر یەک شێواز دەبێت؟ بێگومان مامۆستاکەم منداڵ خۆ دەزانی ساڵ بە ساڵ مێشکی جیاوازی دروستەکە لە ڕووی گەشەکردنەوە. لە پۆلی دوو گرفتێکی بۆ دروست بوو بارین ساڵێک زووتر چۆتە قوتابخانە بزانێت تقریباً 5 مانگ و 10 ڕۆژ زووتر چووە. ئەو کاتە و یاسای هەبوو کە دەتوانی 5 مانگ 4 مانگ کەمتر بێ بخێتە قوتابخانەوە. لە پۆلی دوو گرفتێکی بۆ دروست بوو کۆڕۆنا هات ئەگەر بزانی ئەو وانانی کە بە ئۆنلاین ئەیخوێن کاریگەری دەرونی زۆر خراپی لەسەر دروست کرد بوو. بڕیارمدا ئەو ساڵە نێنێرمە قوتابخانە بە کەوتو هەژماری بکەم زۆرش ئاسایی بوو لەلام چکە هەستمە کرد لە ڕووی دەرونی و ڕووخا بوو. ئەو وانی ئەو ئەیخوێن مێشکی قبوڵی نەدەکرد لە ئاستی مێشکی زیاتر بوو. بەڵێ بێگومان کاریگەری دروستەکات و زۆریش کاریگەری گەورە دروستەکات. دەست خۆش بێ کەوا ڕێنمایی دایک و باوکان دەکەی کە بە پێی قۆناغەکەی خۆیان پەروەردەیان منداڵەکانیان بکەن. بێگومان لە ڕووی هزری و مێشکەوە لە ڕووی جەستەیشەوە من ئامۆژگاری هەموو دایک و باوکەم هیچ کاتێک زۆر لە منداڵەکانیان نەکەن بە پێی ئەو توانایی کە هەیەە کار لەسەر تواناکانیان بکەن. مەرج نییە بۆ نمونە تۆ ئەو قوتابێت تۆ ئەتەوێت ئیل لە ئەو دەرەجەیە بێنێ کە تۆ ئەتەوێت لەوانەیە مێشکی ئەوەندە تەقبول بکەن لەوانەیە لە تاقیکردنەوەیکە هەڵەیەکی بچوو بکات دوو نمرێ لێ بێتە خوارەوە پێویست بە تووڕەبوون و لێدان و ئازاردان و شکەجەندان ناکات چکە هەموو هەوڵێکی خۆی داوە ئەو منداڵە بەڵام مێشکی لەوە زیاتر تەقبولی دۆخەکەی نەکردەوە. ڕاستە دەست خۆش بێت. بانیرخان دەمەوێت ئەوە لێ بپرسم لەسەر ئەو قسانێک کە باوکت پێگوتین ڕاتچیە لەسەر پەروەردەی دایک و باوکت بێگومان دایکیشت کە ئەویش هەرماندووە لەگەڵتە. دایک و باوکی من پەروەردەیەکی باشیان کردوم. هەموو کاتە چاودێریم دەکەن کە لە قوتابخانە و لە خوێندن و لەوانەکانم دەزانن لەگەڵ کێ دەگەڕێم و دەزانن کێ برادەرمە و یعنی من ئەوانم زۆر خۆش دەوێت زۆر یعنی ئەوانم زۆر خۆش دەوێت ئەوان هەرچیم بووێ پێداویستیەکان بۆ بەدابین دەکەن و هەرچیم بووێ بە باشترین بۆم بە باشترین هەڵیان بۆم دابین دەکەن. پێت وایە کە چاودێری دەکەن لە بەرەوانە تۆ فێربی و ئاست زیاتر بەرز بێتەوە یان لەبەر چیە چاودێری دەکەن؟ بەڵێ بێگومان دایکواک هەر بێت چاودێری مناڵەکەی خۆی بکە چونکە ئەبێ بزانی چی دەخوێنێ و چی دەکات و لە قوتابخانە چی دەکات و لەگەڵ برادەری باشیان خراپ دەگەڕێت. دەگومان کە چاودێریشت دەکەن دیارە لەبەر ئەوانە کە تۆ ئاست بەرز بێتەوە سوودمەند بین. دەمەوێت پرسیارێکی ترت لێ بکەم ئەوان چی شتێکت بۆ دەکەن کە تۆ زۆر بەدڵتە و بۆتە هۆکارەوەی کە ئاست بەرز بێتەوە هەم لە خوێندن هەم لە پەروەردە هەم لە ژیان لە هەموو شتێکەوە؟ ئەوان هەموو کاتێ دەڵێن دەبێت لە داهاتوودا بی بە کەسێکی سەرکەوتوو گەورە دەڵێن دەبێت هاوکاری کەسانی هەژار و نەخۆش بدەیت واتە فێری مرۆڤایەتی دەکەن. پێت وایە شتێکی باشە؟ بەڵێ زۆر باشە پەروەردەکە یعنی شێوازی پەروەردەیان زۆر باشە. ڕاستە دەست خۆش بێ وڵات دەی پێم خۆشە چیرۆکێکی بگەڕمەوە پۆلی دوو بوو یەکێک لە شەوەکان زۆر دانی زۆر ئازاری هەبوو بەرەبەیان بوو ینی وایە بچێتە قوتابخانەش ئیتر کە سەعات 4 و نیو بوو هەستام بۆ نوێشکردن خەبەری بۆ زۆر ئەگریا ژووری خۆی جیا بوو زۆر ناڕەحەت بوو زۆر دڵم پێویستە منداڵیش بوو پۆلی دوو بوو تقریبا 4 ساڵ 5 ساڵ پێش ئێستا بوو کە بردمە ببوورە کە بردمە یەکێک لە دەرمانخانە و سەیدەلیەکان بۆ دوای نیوەڕۆکەی بۆ چارەسەر لە ڕێگا مناڵ بوو زۆر لە بیرمە تەرکیز قسەکانیم لە بیرەوتی من وەعد دەدەم ببم بە دکتۆری ددان هەر کەسێک پێویستی بە یارمەتی من بێ بەبێ بەرامبەر پورەکانم دایکم باوکم مامەکانم هەمویان بەبێ بەرامبەر دانیان بۆ چاکم وانی لە پۆلی دووە ئەو تموحەی هەیە ئەو حەزێ هەیە کە بێتە پزیشکی ددان ئینشاءڵڵا هەموو هەوڵێکشی بۆ ئەوەیە ئینشاءڵڵا کە سێرم دەکا و پێ دەکەنێ دەڵێ ها ینی دەتوانم ئەو شتە بکەم دەتوانێت هەموو شتێک هەوڵدانە هەموو هەوڵێکشی بۆ ئەوەیە ئینشاءڵڵا.